إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە چەندین شوێنە سوێن ئەخوا بە کات، بە وەقتە جیاوازەکانی کات، و ئەو سوێن خواردنانەی خوای پەروەردگاریش خۆشەویستەکانم هەمووی لەبەر گرنگی کاتەکانە. خوای گەورە سوێن بە هیچ شتێک ناخوا ئیلا ئەو شتە زۆر زۆر گرنگە، بۆیە سوێنی پێخوا تا من و تۆ وریا کاتەوە، ئاگادارمان کاتەوە لە گرنگی ئەو شتە. والعصر إن الإنسان لفي خسر والضحى والليل إذا سجى. كاتي چێشتەنگا هەروەها خوای تەعالا سوێن بە کاتی فەجرە. خوا ئەفەرمێ والفەجر، کاتی بەرەبەیان، وەلەیالین عەشر. وخوای پەروەردگار شەو ڕۆژی بۆ ئێمە داناوە تاوەکو هەر کەسێ بێوێ بیر کاتەوە، هەر کەسێ بێوێ پێداچوونەوە بەخۆی بکە، دەرس لە شەو ڕۆژ وەربگرێ. وخوای پەروەردگار ساڵی بۆ کردنێتە 12 مانگ، تا مانگ لە دوای مانگ کە تەواو ئەبێ پند وەرگرین، ئامۆژگاری لێ وەربگرین. پاشان خوای پەروەردگار لە ڕۆژێکە 5 مەوعیدی داناوە کە ئێمە بینە خزمەتی پێداچوونەوەی ژیانی خۆمان بکەین، مراجعەیەک بکەین بە ژیانی خۆمانە. 5 فەرزەی نوێژەکان. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. يعني نوێژەکان خۆشەویستەکانم فەرزێکی کات بۆ دیاری کراوە، خوای پەروەردگار دیاری کردووە بۆ ئەهلی ئیمان، تاوەکو دەرسی لێ وەربگرن، پەندی لێ وەربگرن. پاشان خوای تەعالا لە هەفتەیەکە ڕۆژێکی بۆ دیاری کردوویەتی بە جەژنی هەفتانە بۆ ئێمە. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله. ئەم کاتەیە کاتی جمعەیە، لە هەموو هەفتەیەکە ڕۆژێک لە ناو ڕۆژەکەشا سعاتێکی دیاری کردووە، تاوەکو ئێمە بینە خۆمانەوە مراجعەی خۆمان بکەین هەفتانە. پاشان خوای تەعالا ساڵانە مانگی ڕەمەزانی داناوە، ئەگەر ئێمە نەمانتوانی بێ ڕۆژانە لە 5 فەرزەی نوێژەکان دەرس وەربگرین، هەفتانە دەرس وەربگرین، ئەبێت ساڵانە دەرس وەربگرین. پاشان لە هەموو عمریشا خوای تەعالا حەجی بۆ دیاری کردین. زۆر کەس نە ڕۆژانە کاری تێ کردووە، نە هەفتانە کاری تێ کردووە، نە ساڵانەش کاری تێ کردووە، بەڵام حەج ژیانیە گۆڕێ. وخوای تەعالا خۆشەویستەکانم کاتێکی دیاری کردووە کە هیچ کەسێک ناتوانێت لێی تێپەڕ بکە، کە کاتی ئەجەلەکەیەتی. لكل أمة أجل فإذا جاء أجلهم، أجل كاتكي هات كاتي أجلك هات فلا يستأخرون ساعة ولا يستقدمون. يك لحظة، يك ساعات، يك شركة ناتوانن دواب كون وبيشش ناكون. الهيرو بمان دركيو كات چەند گرنگە خۆشەویستەکانم، بۆمان دەرەکەوێت کە خوای تەعالا ژیانی بە خۆڕایی دروست نەکردووە، بەڵکو هەمووی لەسەر عەهد و وەعد و پەیمان دامەزراوە. لێرە پرسیارێک دەتەکایەوە، چۆن ئێمە بتوانین ئەم کاتانە
ئیسفادەی لێ بکەین خۆشەویستەکانم چۆن بتوانین وعد و پەیمانەکانی نێوانمان بپارێزین. دڵنیا بن خۆشەویستەکانم کەسانێک ئەگەر مەواعیدی خوای پەروەردگاریان نەپاراستە بێ زۆر زەحمەتە مەواعید و کاتەکانی مەخلوقاتەکانی خوا بپارێزن ئیلا مەگەر بە زۆر ئیلا مەگەر بە عقوبە. ئێستا ئەوروپا توانوێتی یان غەرب یان هەندێک لە وڵاتان توانیویانە ئیسفادە لە سزا وەربگرن و لە پاداشت و سزا هەردووکی بە هەردوو طریقەکە بە تەماح و بە ترساندنیش بە تەرغیب و بە تەرهیب توانیویانە ئیسفادە وەربگرن و ئیلتیزام بە کاتەکانەوە بکەن. بەڵام ئێمە زۆربەی وڵاتانی ئیسلام پاداشت و سزا لەسەر کاتەکان نییە، زۆر کەم هەیە، بۆیە ئیلتیزام بە کاتەکانەوە ناکەین. ئیمانیشمان ئەوە بە قەوت نییە تا وامان پێ بکە ئیلتیزام بە کاتەکانەوە بکەین. خۆشەویستەکانم ئیلتیزامکردن بە وعد و بە ئەو کاتانەی کە دیاری ئەکەین بۆ خۆمان و بۆ خەڵکی تریش لە ئەخلاقە جوانەکانی ئینسانی ئیماندارە، لە صیفاتە جوانەکانێتی. خوای تعالی لە سوورەتی مؤمنون ئەفەرمێ والذین باسی صیفاتی ئیماندارانەکە ئەفەرمێ والذین هم لأماناتهم وعهدهم راعون. یەکێک لە صیفاتە گرنگەکانی ئینسانی ئیماندار ئەوەیە کە مراعاتی یعنی دەست ئەگرێ بە و ئەو وعدانەوە کە داوێتی ئیلتیزام ئەکا بە وعدەکانەوە. ئەوانەی کە باسم کرد پێنج فەرزەی نوێژەکان کە دقەیەک پێش ناکەوێ و دقەیە دوان ناکەوێ، هەروەها نوێژی جمعە، هەروەها ڕەمەزان، هەروەها کاتەکانی حەج، هەمووی ئەمە مەدرسە و قوتابخانەیەکە بۆی فێرمانکە چۆن ئیلتیزام بە وەختەوە بکەین، چۆن ئیلتیزام بە کاتەکانی ژیانمانەوە بکەین کە دواکەوتی لە دەستت دەراچێ ئەڕوا نامێنێ. و زۆر جاریش ئێمە لە ژیانمانە دواکەوتوین لە نوێژی جەماعەت چەندێک خەفەتمان خواردووە دەی لە هەموو مەوعیدەکانی تریشمانە ئەبێ ئاوا خەفەتی بۆ بخۆین. ئیلتیزام بە کاتەکانەوە خۆشەویستەکانم ئیلتیزام بەو مەواعیدانەوە کە ئەیدەینیا بۆمان دیاری کراوە بەڕاستی گرنگیەکی زۆری هەیە لە ژیانی خۆمانەوە لە ژیانی خەڵکیشە و بۆ دەوروبەرەکەمان کە مجتەمەعێکی بچووکوە بۆ ئەو وڵاتەی کە تایە ئەژەین. براینە ئەو وڵاتانەی کە پێش کەوتون بڕۆن دیقەت بدەن واللهی ئیلتیزام بە کاتۆ پێشانی خستووە. ئەو وڵاتانەشی کە دوا کەوتون بڕۆن دیقەت بدەن تەماشا ئەکەن ئیلتیزام نەکردنیان بە کاتەوە دوایانی خستووە. هەموو ژیان وایە خۆشەویستەکانم. ئەگەر ئێستا مەوعدی مەکتەب و قوتابخانە سعاتی 8 دەوام دەستی پێکات تا 12 ئەگەر مامۆساکان لە سعاتی 9 بێن، ئەگەر مدیری مەدرسەکە خۆی سعاتی 9 بێ، تۆ مەوعیدی تیارە دیاری کردووە، مەوعیدی وەقتی دەرچوونی تیارە. زۆر جار ئەو کەسانەی کە سەفەرەکەن مەواعیدی دەقیقیان هەیە، مەواعیدی زۆر وردی و دیاریکراویان هەیە، ئەی ئەگەر دوا بکەوێ لە کاتی خۆی و کارەسات ڕۆدا. و لەوەش گەورەتر خۆشەویستەکانم جاری وایە حەیات و ژیانی مرۆڤێک لەسەر کاتەوەستێ. تۆ ئەڕۆیتە خەستەخانە تەماشا ئەکەی حاڵەتێکی زۆر خەتەرت هەیە دکتۆرەکە دواکەوێ، عیلاجی دکتۆرەکە دواکەوێ، جاری وایە حەیاتی مرۆڤێک ئەکەوێتە خەتەریات. لە سەرەتای 2000ەکان برایەکی بچووکم و تەمەنی ساڵ و شتێک بوو، تووشی نەخۆشیەکی کوتوپڕ هات، بردمانە تەوارێکی کەلار لە بەینی نوێژی ئێوارە و نوێژی عیشا بوو، نوێژی مەغریب و نوێژی عیشا. دکتۆرەیەک و 4 مەعاون توبی دانیشت بوون نانیانە خوارد. چەند جار من چوومە سەریان وتم کاکە مناڵە زۆر حاڵی خراپە، ئەی مەتیکەیان بخوین، دەمە تەقییانە کرد. 4 کوڕی هەرزەکار دەوریان دابوو لە ئافرەتێکی دکتۆرەیەک تر بە کەیفی خۆیان دەمە تەقییانە کرد. ئەوانە کاتێک هاتن مناڵەکە گیانی دەرچوو، کاتی ئۆکسجین و شتەکان بۆ تەرتیب کرد، هیچ سوودی نەبوو. ئەوە لە هەر وڵاتێکی ترا بێ محکەمە ئەکرێن و خوێنی ئەو نەخۆشە کوێتە سەر ئەوان.
وحقي خوشيتي إيما إهمالي مان كربيه خلق لو موضوع إهمالي نكا خوش يسكانم الروي بو دائرية تماشا أكي موظفك تو محموشتا كانت جاري وهي دياري كراوة لساعات أونا بو أونا وإيشا أكي سير أكي موظف يبو خوي دانشتو خليكنا نخواردنا جاري وهي لشتخ تركانيشا ساعات ونيميكي بيئتشي من شو بو دائري و عرسانم كردو لمشونو إيشكم زور بلبوا يعني بموعد أبي أو كاتبوا أو كاتنك لإيشك دبرنابه موظفك رويشتو وتمبو كيو رويشتو تيان رويبون يجي جماعات لدوانزو تا يكوني من شاور أوم كردو رويبون يجي جماعات بون يجي جماعاتي نمرو ودعاء وإيشك من باكي كوتو يك روش كامل من لهولي رمامتوا جاري وها شبوها حنفس حالة لسليمانيش روي داوا وأمي من روجانا لشاركانو لشونا كان دوباره أبيته شاعرك الله إذا قلت في شيء نعم فأتمه فإن نعم دين على الحر واجب وإلا فقل لا تسترح وترح منها لئلا يقول الناس إنك كاذب أفرمي أقل بشتيه وتتبالي يعني ستوك أبي بموظف لدائريك يعني هر إيشيك أقلت دس كوت تبالي يتطول أو أبيت موعد لسرد أبيت وعد لسرد يتر أبيت التزامي بيو بكي يعني وعد يبيك كدي وتتبالي أبي بيت السر چونك نعم يعني واتاو بالي كردن قرز بسر كسي حرة وبسر كسي آزادة وبسر بياوي مردة أبي بقرز أجر ناتواني ببيت السر بلي نا تاخوتش إسراحات كيتو أيش إسراحات بك تاوكو خلقيش بيد نالي دروزم خبو بخلق أوتري دروزن زوريني أواني كبيان أوتري دروزن لبروي التزام بكاتا كان وناكن خوي تعالى لقرآن مدحي في غمرك لبي غمر كان من بوكا أفرمي واذكر في الكتاب إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا يعني حتى تماشاك صادق الوعد أخاته فيش رسول النبيك صادق الوعد بوه يعني وعدي داوة بردويت يسر صفاتي همو بيغمر كان شوابه وبيغمري خوش من صلى الله عليه وسلم جنابتان ديها نمونتان بيستو كبيغمر صلى الله عليه وسلم چن التزامي بوعده وكردوه بكاته وكردوه بوه خوش يسكارم بيويس إنساني مسلمان أو صفة جوانا لخويا جيب جيبك إمامي قرطبي لسر أم آيات أفرمي صدق الوعد من خلق النبيين والمرسلين أفرمي رازقوي لوعدا لأخلاق الروشتي بيغمرانا بلام وخلافه عكس أوا بيتشوانك أوا من أخلاق الفاسقين والمنافقين لصفات فاسق تاوان بارو منافق دروكانا بچي واي فرموا بو آياتيك عرزم كردن وبو حديثي في غمري خاص صلى الله عليه وسلم أفرمي آيتي منافق آية المنافق ثلاث أفرمي للروايات ترى أفرمي شوار أفرمي نيشاني منافق سيانة إذا حدث كذب وإذا اؤتمن خان وإذا وعد أخلف أجر كسبك درو لقصياك أجر أمانة سپاردي بك تسجير دسي خيانة تياك أجر وعدك يشيدا نايبات سر بداخوا كخلقان يكبل لنا وإما أم آياتنا وأم حديثانا ببيسن لقل وشا هل أصن لو تاري جمعة بهمان شوكي جاران يمل يكي لك شكان من خوش يسكانم من لتا ناشار ما يكي لك شكان من زورك لخلقي براينا بس وكو عادت ديبو مزقود بس وكو عادت ديبو عبادتنا يا براسي خلق بو جمعة شن أي شكوي لقليانا خلق بو شوني ترشك أرواه هر أكوي لقليا جاري وايا أو شونا خرابيشة أم هر أرواه لشوني
قەرەباڵغی لە هەرکوێ بێ ئەڕوا ئەگەر وان نییە بۆ لە کاتی نوێژە جەماعەتەکانە مزگەوت چۆڵە بەڵام لە کاتی جمعەیە قەرەباڵغە چونکە بەعام قەرەباڵغە دێ لە ڕەمەزانانە هەر لە ئەوەڵ ڕەمەزانە بدوینە مزگەوت 8-9 ڕز نوێژی بەیانیان زیادەکە بەڵام لە کاتێکە ڕۆژی جەژن بێ تەماشا ئەەکەی ڕێک ئەڕاتەوە 2 ڕزەکە هەرچی مزگەوتێ من ئیمامەتم تیا کردو هەر 2 ڕز بووە جەماعەتی بەیانیان وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى یەکێ لە صفاتی منافقین ئەوەیە کە ئەگەر هەڵسن بۆ نوێژ پیان بوترێ بانگ بدات تەماڵی تیاکەن ئەوە صفاتی منافقە لە کات خەرەباڵغیە و لە کاتینا ئەوە حەساو نییە لە کاتەکانی ترا حەساوە ئەمە صفاتی زۆرێک لە خەڵکیە زۆرێک لەوانەیە کە ئەڵێن مسلمانین بگرێت بە پێچەوان هەنێک کەس هەیە دێ بۆ جمعە ئەسڵەن نیەتێ تریشی هەیە یعنی تۆزە نیەتەکەی قورسرە بێ خەڵکەیە دێ بۆ جمعە جاسوسی بکە بەسەر مەلای مزگەوتەکە هەیە لەوانەیە هەر زۆر عەجایب بێم قسەلاتەن تەسەوور ئەکەن خەڵک هەیە دێ بۆ جمعە دوای ڕۆ تەقریر ئەنووسێ لەسەر مامۆسای مزگەوتەکە بزان چی وت نە خۆزگایە تەقریری خۆزگایە مەسەجە لێ بێرێ قسەکانی تەزیل کە و بیبە نا واناکە نە بە پێچەوانەوە ئەڕوا تەقریری ناو دڵی مامۆساکە خوێنێتەوە ئەڵێ دڵی وا ئەڵێ لە ناو دڵیان نیەتی وا بووە کاتێ وای وتووە دڵی باز دڵیەکە ئەمەیە حاڵی مسلمانان بۆیە ئاوا من مەسەر دێ بۆیە هیچ شتێ لە وڵاتی ئێمە پێش ناکەوێ بۆیە هەر شتێک ئەوترێ هەوەسی لە مزگەوتەکە بیش دەچێتەوە چونکە یان لەو جۆرە کەسانەیە بەست و عادەت وەریگرتووە یان لەوانەیە کە بە نیەتێکی ترەوە دێ بۆ مزگەوت یا هەر حەزەکە بێ گوێگرێ بزان چییە و ڕەخنە بگرێت دوایەوە بڕوا لە فەیسبووکەکە یا چشت بنووسێ وەڵام مەلا وایەژێ و مەلا وایەژێ و مەلا وایەژێ خۆیشی پڕ گیانی لەسەرەوە تا پاکشتی غەڵەتە چۆن ئەمە بتوانین چاک بکەین خۆشەویستەکانم ئێمە پێویستە پەروەردەیەکی ئیمانی بکرین وڵاتی ئێمە سزایتیان نییە پاداشتیشیتیان نییە من تەلەبەی وا هەبووە لەلام بووە مدیری مەدرسە بووم تەلەبەی وا هەبووە لەلام بووە لە یەکەم ڕۆژی لە یەکی متەوەستەوە یەکەم ڕۆژ کە دەوام دەستی پێ کردووە هەتا وەکو 6 تەواو کردووە لای من 1 ڕۆژ غایب نەبووە 1 ڕۆژ غایب نەبووە 6 دانە ساڵ 1 ڕۆژ غایب نەبووە لەوانەیە 1-2 ڕۆژ ئیجازەی کردبێ ئەوش ئیجازە تربیە بانگی نەکرد یا ئەوقاف بانگی نەکرد پاداشی باتەوە بە هەمان شێوە تەلەبەی وایشمان هەوە نیوەی دەوامی غایب بووە سزایەکیش نەدراوە بگرە لەوانەیە لە ئەخیرە ئەو پاداشتەکەی لە ئەم دەرەجەی لە ئەم زیاتر بێ بەهۆی قۆپیە و بەهۆی واستە و بەهۆی ئەمانەوە ئەمە وڵاتی ئێمەیە ئەخر ئەمە ئەگەر پەروەردەی ئیمانی نەوێ هیچ ئیسفادەیەکی نییە مۆزەفی وامانەیە زۆر ملتەزمە بەدەوامەکەیەوە بەڵام هیچ کەسێک نایەجێ دەست خۆش سوپاسێکی ناکرێ تەقیمێک ناکرێ بەرز ناکرێتەوە تۆزە پلەیەک بەرز ناکرێت تا ئەمەکان تر چاوی لێ بکەن هەشمانە هیچ ئیلتیزامێکی نییە بە هەمان شێوە هیچ عقوبەیەک نادرێت تا خەڵکی ترپەندی لێ وەربگرێ بۆیە وڵاتی ئێمە مەگەر بەس چی فریامان بکەوێ مەگەر بەس پەروەردەی ئیمانی مەگەر بەس ئایەت و حەدیسەکان بمان ترسێنێ ئەویش بەخوا هەندێک خەڵکە ترسێنێ ئەوانەی کە وعد نابەنە سەر زۆر بە سەریحی لەگەڵیانە معاملە بکەن کاکە ئێمە مشکلەمان ئەوەیە جگە لەوەی ئێمە باسمان کەوتمان ئێمە لە وڵات ئێمە حکومەت پاداش و سزای نییە ئێمە خۆشمان لە ناو یەکتریە خۆی طبعا حکومەتەکە لە من و تو دروست بووە ئێمە خۆشمان لە ناو یەکتریە ماساو بۆ یەکتری ئەەکەین بەعام زۆربەمان واین من باستان بۆ ئەەکەم خەڵکی زۆر ئەمرێت کەس ناڕۆژکات بکە تا ئەو کەسێک کە ئیهمالی تیاکە عقوبە وەربگرێ گورە خۆزگای هەر ئەوە نەبێ کابرات سیارەکەی لە 120 لێ خوڕێ لەسەر ئەم جەعدە داخلیانە کە ئەبێ لە 40 زیاتر نەڕۆی ئەدا لە یەکی یا ماتۆڕەکەی لە 120 ئەڕوا لە 80 لە 90 مهم ئەوەیە لە 40 بەسەرەوەیە لە 50 بەسەرەوەیە برێکی پێ ناگیرێ ئەدا لە زەلامی ئەیکوژێ دوای 50 متر ئەتوانێ خۆی بگرێتەوە دوای ئەوە بە 4-5 ئەبوو شوارە بوو مەلا و کێوکێ تێن سڵح و بڕۆخوا حافیزت بێ ئەمە ماساوچێتیە ئەمە ماساوچێتیە من بڕۆم دیفاع لە کەسێ بکەم کە ئەو پەڕی تاوانبارە و کەسێکی کوشتووە ئەبێ عقوبەکەی خۆی وەربگرێت تا خەڵکی تری جوانە بێ ئەمە وڵاتی ئێمە ئابەم شێوازەتانێ جاکەی ئەم سیفاتی ماساوچێتیمانتیان نەما ئەو کاتە ئینشاء الله ئەوشمانتیان نامێنێ تشجيعي أو كسانة بك حكومت بيويست لسري تشجيعي أو كسانة بك كتشاكن لأن مادي لأن معنوي وأبي السزاء أو كسانة بدريك لمواعيد خرابا
لایەنی مادی لایەنی معنەوی. کۆڕێک ئەەکەی جاری وا هەیە مەوعید سعات چوار ئەم کۆڕە ئەکرێ، یعنی مەوعیدێکە کۆبوونەوەیەکە سعات چوار ئەبێ بکرێ، سەیرەکەی لە سعات گەیە 4:30 چاوەڕێی کاک فڵان کەسەکەن، وەڵی نەهاتووە 4:30 نیم سعات جاری وا هەیە واللهی 3 چارەک 40 دقە 50 دقە بەسەرات تێپەر بۆ لە ئەی کاکە ئێوە مەوعیدتان سعات 4 بوو کاکە من ئیشێکم زەرورم مەبوو سعات 5 وتم لە 4 و هەتا 5 تەواو ئەبێ، وەڵی جارە کاک فڵان کەس نهاتووە فیسان کەس نهاتووە، جارێکان قەرەباڵغ نییە زەحمەت نەوێ با تۆزێ قەرەباڵغ بێ، یە کاکە تو سعات 4 دانا لە 4 و 1 دقە چاوەڕێ مەکە، لە 4 ڕێک دەستی پێ بکە کێنایە با نێر با خەڵک فێر بێ کە مەواعید التزامات بە مەواعیدەوە بکە. کاتێک مەواعیدیش دائنین خۆشەویستەکانم با بە دەقە داینین، زۆر بە وردی داینین، تاوەکو خۆی دەقە بۆ ناونرا دەقە بۆ پێ ئەوترێت دەقە، خۆی دەقە یعنی لە دیقەوە هاتووە لە وردەکاریەوە هاتووە، ئەبێ ئێمە التزام بەوانەوە بکەین. داواکارم لە خوای گەورە بخاتم ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا. یا ڕەبی خوای هەر سیفاتێک باشە و چاکە و هی ئیماندارانە لە تێمانە دروست ببێ. یا ڕەبی خوای هەر سیفاتێک خراپە و هی کافر و منافق و فاسقەکانە یا ڕەبی لێمان بە دوور بێ. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی وڵاتمان پارێزراوە بکەی، یا ڕەبی حکومەتمان چاک بکەی، یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تەفریقە و دووبارەکی لە وڵاتمانە نێڵی، یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کێنە خۆشە شیفای بدەی، یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ڕەبی احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی. ئامین ئامین. خۆشەویستەکانم ئەگەر هەرچی مەواعیدی دنیا هەیە بتوانین خۆمانی لێ بدزینەوە، ئەچی کاروبارەکانی دنیا هەیە بتوانین خۆمانی لێ دەرباز بکەین، بە تەئکید ناتوانین لەو مەوعیدە ڕابکەین کە بۆمان دیاری کراوە. بۆیە حەقە ئینسان دائیمەن ئەو مەوعیدە گەورە لەبەر چاوی بێت تا بیر لە مەوعیدە بچکەکان بکاتەوە. خۆشەویستەکانم ئەگەر ئێمە بزانین هەر یەکێک دائیمەن لەبەر چاومان بێ، ئێستا بزانین 10 ساڵی تر سعا لە ڕۆژی ئەوەنە ڕۆژەکە دیاری بکرێ، ئێستا 2018 ئێستا 2018 و مانگی دێ، ئەگەر پێمان بوتێ لە 5 دەی 2028 لە سعاتی 12:22 دقەت و ئەمری مەجالی تیانە ئەجەلەکەت ئەو کاتەیە هەر لە ئیسە چیەکی باوەڕکە لە ئیسە فریای خۆتەکەوی، هەر لە ئیسە هەموو ژیانت لێ تاڵا بێ. دەی خۆ مەوعیدەکە ئاوایە، کێ ئەڵێ 10 ساڵی تریش مەجالت دراوە؟ کێ ئەڵێ 10 ساڵی تر مەجالت دراوە؟ ئەو گەنجە جوانە کە ئەهات لەوەیە کاک ئازاد ئەهات زۆر جار لای من دائەنشت و دڵی خۆی بۆ منە کردەوە، لەوانەیە بەتەما بوو بێ 50 ساڵتر بژێ و زیاتریش، ئێستا گەڕاوەتەوە بۆ بەردەستی خوای پەروەردگار، بەڵام ئینشاءالله ڕووسپیە و سەربەرزە. دەی ئێمە ئەبێ ئاوا بیرکەینەوە، ڕۆژێ دێ خوای تەعالا ئەفەرمێ ڕەبی لەولا ئەخەرتەنی، لە قورئانە خوای تەعالا لە سوورەتی منافقون باسی ئەو کەسانە ئەکا کە کاتەکان بەفیڕۆ ئەدەن کە هەرچی وەختیان هەیە هەروە ئەڕوا. خوای تەعالا ئەفەرمێ ئەڵێن چی لە ڕۆژی قیامەتە؟ ئەڵێن ڕەبی لەولا ئەخەرتەنی إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. يا ربي هەر تۆز یەک تۆز ئەجەلەکەم دواخە، هەر یەک تۆز زۆری ناگەرەکە تاوەکو ببێەوە پیاوێکی باش بوو دەست کا بە سەدەقە و خێر، هەرچی ماڵی هەیە لە پێناوی خوایە بێبەخشێ، بەڵام ئایا 1 سعات دو ئاخری ئەجەلەکەی نە وەڵڵاهی. بۆیە خوای تەعالا وەڵامە داتوە ئەفەرمێ وەلەن يؤخر الله نفسا إذا جاء أجلها. خوای تەعالا هیچ نەفسێک دوا ناخە ئەگەر ئەجەلەکەی هات. دەی خۆشەویستەکانم توخوا بە فریای خۆمان بکەوین، توخوا براینە ئەم دنیاە کەی ئەوە ئەهێنێ ئێمە خوا لە خۆمان عاجز کەین، کەی ئەوە ئەهێنێ هەموو ئەوانەی کە ئێستا گەنجن گشتی چەند ساڵێکی تر نابە پیرە بن، واللهی تااقەتی ژیانتان نامێنێ. چۆن ئێستا ئەو پیاوە بەتەمەنانە تااقەتی ژیانیان نەماوە، هەنێکیان واللهی حەزەکە بە مردنێکی پاک و چاک و بێ ئێش و ئازار بگڕێتەوە بەلای خوای تەعالا و پارەش ئەدا بەس بگەڕێتەوە بەلای خوای تەعالا. دەی خۆشەویستەکانم ئاوایە واللهی ئەم ژیانە ئاواتانێ،
ئەبێ ئێمە دەرس لەوانەی پێشی خۆمان وەربگرین، مراجعەیەکی خۆمان بکەین و پارێزگاری لە کاتەکانی ژیانمان بکەین و هەوڵ بدەین شتێک بکەین کە خوا ڕازی ئەبێ لێمان و دووریش بگرین لەو شتانەی کە خوامان لێ تووڕاکە.